ماوەیەکە من خەریکی کۆکردنەوەی زانیاری و بابەت و داتا و ئامارم لەسەر تورکیا لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان و بۆ ئەم مەبەستە عینەیەکم هەڵبژارد کە ناوچەی برادۆستە دەڤەری برادۆستە کە مەبەستیشم لەم بابەتە دەڤەری برادۆست کە لە کتێبێکی 166 لاپەڕەیی کتێبەکەم چاپ کرد بە کۆمەڵێک بابەت و زانیاری و داتای مێژووی کۆنە تاوەکو ئێستا و هاوکات بە تیراژی 500 دانە سەرەتا کەوتۆتە بەردەستی خوێنەرە. مەبەستم چیە لەم کتێبە؟ مەبەستم لەوەیە بۆچی تورکیا دێتە برادۆست؟ ئایا برادۆست بۆچی گرنگە؟ برادۆست ئەگەر سەیری جوگرافیای کوردستان بکەین، من ناوم ناوە دڵی جوگرافیای کوردستان، چونکە سێ پارچەی گەورەی کوردستان بێکەوە ئەبەستێتەوە: ڕۆژهەڵاتی کوردستان، باشووری کوردستان، باکووری کوردستان. هەر ئەو ناوچەیە ئەگەر ئۆپەراسیۆنی سەربازی تیا بکرێ، هەر دەوڵەتێک لەوێ باڵادەست بێ، مەترسی گەورە دروستەکە بۆ سەر سێ پارچەی کوردستان. ئەتوانێت احتیوای یان گەماروی سێ ناوچەی کوردستان بدا کە ئەمە لە ڕووی سەربازیەوە جێگای قسەکردنە، جێگای هەڵوەستەکردنە. برادۆستیەکان ناوچەیەکی فراوانیان هەیە و ناوچەیەکی زۆر بە پیت و بەرەکەت و هاوین هەوار و خۆش و شاخ و داخ و ناوچەی زۆر جوانیان هەیە و سەدان گوند پێک دێ لە دەڤەرێکی زۆر فراوان پێک دێ. لەبەرەوە هەر هێزێکی سەربازی ئەگەر لەوێ پێگەدا بووتێ ئاسان هەڵناقەندرێ، ئاسان پێچۆڵ ناکرێت، چونکە ناوچەکە زۆر سەخت و استراتیژیە. لەبەرەوە من بە مەترسی ئەبینم بۆ سەر ئەمنی هەولێر، بە مەترسی ئەبینم بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان، بۆ سەر باکووری کوردستان ئەگەر هەر دەوڵەتێکی ناوچەکە لەوێ پێگەی سەربازی هەبێ. و تورکیا لە برادۆست بنکەی هەیە و سەربازی هەیە و ئۆپەراسیۆنی هەیە و مەبەستیشێتی ئەو ناوچەیە کۆنتترۆلکە و من لە کتێبەکەشا چەند وێنەیە کە ئاماژەم پێداوە کە بە حەفاری سەربازی و بە شۆفڵ خەریکی دروستکردنی بارگا و یەک لە راپۆرتەکانە تێیدا کە هیلالێکی تورکی لە ناوچەکە هەیە. ئەم ئۆپەراسیۆنە سەربازیانە وێڕای زیانی مادی و جانی گەورە بۆ خەڵکی کوردستان، تێکدانی ئەمنەتی فراوانی خەڵکی کوردستان و ناوچە کوردستانیەکانە. و من مەبەستیشم لەو کتێبە چییە؟ ئەمەوێ ئەو پەیامە بدەمە دەوڵەتی تورکیا و بیدەمە هەموو دەوڵەتانی کە کوردستانیان تێدا، داگیرکەرانی کوردستان کە مێژوو سەلماندوویەتی، هێرشی سەربازی، ئۆپەراسیۆنی سەربازی، بنکەی سەربازی ناتوانێت کێشەی کورد چارەسەر بکات. و برادۆست ناوچەیەکی زۆر گرنگە، ناوچەیەکی جوگرافی زۆر گرنگە لە ڕووی سەربازیە و ئەهمیەتێکی زۆری بۆ تورکیا هەیە. تورکیا دەمێکە چاوی تێبڕیەوە لەو بابەتە، چونکە هەم کێشە بۆ ئەمنی ئێرانیش دروستەکە، کێشە بۆ هەولێری دروستەکە لە ڕووی ئەمنیەوە و جۆرێکیشە لە گەمارۆدانی قەندیل. یان ئەگە برادۆست بگیرێ بە جۆرێک لە جۆرەکان گەمارۆدانی قەندیل و نزیک بوونەوەی لە قەندیل کە ئەوەش بۆ خۆی کێشەیەکی گەورە لە هەرێمی کوردستان دروستەکە. من لەو کتێبەدا من باسی ئەوم کردووە کە چەند بنکەی سەربازی هەیە لە باشووری کوردستان، چەند دەستگای تورکیا هەیە، چەند سەربازی هەیە، چەند تانک و ئەوانەی هەموو بە ئامارەکانم وەرگرتەوە بڵاوم کردوێتەوە. مێژووی ناوچەی برادۆستیشم بە دوور درێژی باس کردو هەر لە قەڵای شەڕی قەڵای دمدمەوە هەتاوەکو ئەگاتە تورکیا کە برادۆستەکان لە قەڵای دمدم خانی لە بزێڕین داستانێکی بەناوبانگە لە مێژووی گەلەکەمان کە برادۆستەکان ڕۆڵێکی گەورەیان بینیوە لە بەرگەریکردن لە خاک و وڵات و نیشتیمانی خۆیان. هەوڵ بدرێ ئەم کتێبە سەرەتایەک بێ کە شەڕ لەو ناوچەی دوورخەینەوە و پەیام بدەینە بە دەوڵەتی تورکیا مێژوو بخوێنەوە کە تۆ سەرکەوتوو نابی لە ئۆپەراسیۆنی سەربازی، بەداخەوە کە کۆمەڵکوژیشی لە برادۆست کردووە، چونکە من ناوی هەموو شەهیدەکانم بڵاو کردوتەوە کە سوپای تورکیا کۆمەڵکوژی کردووە، هاوڵاتیانی سڤیل و مەدەنی کوشتون، لە ژن، لە منداڵ، لە پیر، لە گەنج کە بێدیفاع بوونە، مەدەنی بوونە و کۆمەڵکوژی ئەنجام داوە. پێویستە یادیان بکرێتەوە، پێویستە مینۆمێنتێک بکرێ بۆ شەهیدانی برادۆست کە ئەو کۆمەڵکوژیە ساڵان یادی بکرێتەوە و پەیامێک بێ بۆی کە کێشەی کورد بە سەربازی چارەسەر ناکرێت و هەموو هێزەکانیش خۆیان تاقی کردەوە. هەم ئێران خۆی تاقی کردەوە، کۆماری مەهاباتی ڕووخاند، بەڵام ئیرادەی کوردی پێ نەڕووخاوە. عێراق بەگماسمان کرد، چیمیابارانی کرد، هەڵەبجەی کرد، ئەنفالی کرد، بەڵام نەیتوانی 2000 کوردستان لەناوبەرێ. بۆ تورکیاش ئەمە ڕاستە، بۆ تورکیاش ئەمە ڕاستە. بەپێی ئەو ئامارانەی من کۆم کردوتەوە لە 140
ناوچەی تەواوی برادۆست لە ژێر ئۆپەراسیۆن و تۆپ و فڕۆکەی تورکیایە بەڵام مقاومەشەیە بەرگری هەیە بۆی کە تورکیا لەوێ سەرکەوتوو نەبێ. بابەتێکی دیکە کەمە زۆر مەبەستمە باسی کەم. ئێمەی کورد زۆر باسی ئەزمموی میلەتانەکەین. زۆر گرنگە ئەمە من بۆ پێویستیشە باسی بکەین و پێویستە بیناسین شۆڕشی کوبا، شۆڕشی ئەرجەنتین، شۆڕشی ئاپارتایت، شۆڕشی ئەفریقا، شۆڕشی میسر، بەهاری عەرەبی، شۆڕشی دیموکراتی فەڕەنسا، ڕێنسانس، شۆڕشی سربەخۆی ئەمریکا. ئێمە ئەمانە زۆر باسەکەین، کتێبمان زۆرە لەو بابەتە. خۆ گرنگن لە گرنجان کەم ناکەمەوە، بەڵام دەبێت باسی خۆشمان بکەین، خۆشمان گرنگین. چەندە لینینگراند گرنگە مێژووی لینینگراند بخوێنینەوە گرنگە، ئەوەندەش گرنگە مێژووی باڵەکاتی بخوێنینەوە، مێژووی هەڵەبجە بخوێنینەوە، مێژووی ئەفرین بخوێنینەوە، مێژووی شەنگال بخوێنینەوە، مێژووی برادۆست بخوێنینەوە. باشە داها داستانی گەورە گەورە لە ناوچەی شەنگال و برادۆست و باڵەکاتیەوە بگرە بۆ هەڵەبجە، بۆ خانەقین، بۆ حەمرین ئەنجام دراوە. بۆچی ئەمانە نەکەین بە کتێب؟ ینی بۆ بفەوتێن، ینی بۆ پێشمەرگە لە شەڕی داعش کەمی کرد. دەبووی ئێستا لایانی کەم 100 کتێبمان لەسەر بیرەوەریەکانی پێشمەرگە هەبووە لە شەڕی داعش. یعنی ئێمە بۆ خۆمان دەناسین، بۆ باسی خۆمان نەکەین. ئەگەر مۆسکۆ گرنگ بێ، ئەگەر پاریس گرنگ بێ، ئەگەر لەندەن گرنگ بێ، ئەگەر تاران گرنگ بێ، ئەگەر ئەنقەرە گرنگ بێ، هەولێریش گرنگە، سلێمانیش گرنگە، مەهاباتیش گرنگە، ئامەدیش گرنگە، قامیشلۆش گرنگە. کە من کتێب لەسەر تاران بخوێنمەوە بۆ کتێب لەسەر مێژووی ڕەواندوز نەخوێنمەوە، بۆ باسی خۆم نەکەم یەکەم جار، بۆ خۆم دەناسم. زۆر گرنگە خۆمان بناسین. تۆ کە ئەو کتێبانە خوێنیتەوە کە دێنە ئەو بەڵگەنامە مێژوویانە تێگەی خۆشمان چەند گرنگین، خۆشمان زۆر کەممان نەکردووە، خۆشمان لە مێژوودا زۆرمان کردووە. هەنی هەتا مەسەرەن بۆ نمونە 30 هاوڵاتی کۆمەڵکوژ کراوە. باشە ئێمە لێرەوە هاوخەمی دەرەبڕین بۆ 2 هاوڵاتی فەڵەستینی کە بەدەست ئیسرائیل دەکوژرێن، بەڵام 30 ژن و منداڵ لە برادۆست قەتڵ و عام کراوە هەر باسیشی ناکەین، هەر ناویشی نازانین. خوێنی ئێمە لە خوێنی خەڵکی تر کەمتر نییە. بۆ دەبێ کتێب لەسەر خۆمان دەنووسین، لەسەر خۆمان قسە نەکەین.